بابا أمن أوجني تلق ددم كرم أو قصيدك هي تراقيت حاليت بابا جان تحمل منما هيت طواو باشا بيمضي اسأل تشين لما ريني بابا صبر بقرا كرم صبر بقرا استاي بخوم ديم باش خوافس وجيانا امتداما لا زنبو دقري لسرتها ندبوها سركيريت كردبا خم غلط بوم غلط يكلا خم بو أوتسي خوي بتسيد الزاني خوي بتسيد الزاني بحرمتي بخومكا بخزانة كم دكا بدعي كم دكا بباو كم دكا بو أتوتسي من تيم وهذا يكساني يكلا لا تجيم زور هالي بابا مسي بخير بي سلامت بیا خواه والله ماما نازانم برو لتسكي خوي ببرسا ستا چێشەتان چێت چ بۆ دیسان ماما لي ببرسا بخوي لزاني لازان کچم چ بۆ کچم دیسان لۆ دەگریەی باوكا من نسيت لقلب يا وناجم کچێمە توش دەبی سەبر و ئارامت هەبی باوكا قال من يك صار صبر وآرامم هيا کچم کوڕمەوە ئەوها نابی ئەمە دەبی ئەو مشکلەیە هەڵکەی بەڕاستی ئەنگۆ لێک تێناگەن ئێستا ئەم تەلەفۆن لۆ بابت دەکەم بێتی ئێرکانە ئەو مشکلەیە یەکلا بتۆ حەل بیتن تلفون مكا تلفون مكا تلفون لو كردستا بخوي نزيكا لو ريانيا ئێ زۆر باش زۆر باش أو دنج درجة استاودت سمود ده باشا. استدرم وبام باش کچم دانیشە کچم ئەمن چەند جار نسعاتم کردی ئەتو دائیمەن ئارام بە پیا بزاروی تووڕە دەبی ئەتو ئارام بی باشە إيه بابا بحرمتي بيدك السلام عليكم عليكم السلام سەرچاوێن باش کاک عەباس چاوەکەم سپاس دەکەم سەرچاو باش باش ماما. بقربان. بخير بي دانش يا الله كاك باشم كوي سەلامت أحوالك گیانم چاوەکەمی باشی يا ربي چاوەکەم باش سپاس دەکەم سكمتو كوي ممنون ماما جان توتوني دیارە دیسان کێشیان هەیە دەزانم ئەوە ماوەکە کوڕەکەشم دەزانم سەد ختاویە تۆزێک تووڕەیە بەڵام کوڕەکەم تۆزێک ئارام بە کچێ خۆم تۆزەکەش بە تەحمل بە باشە کچێ خۆم هیچ کێشەیەک نییە علاج نەکرێتن وانە مامەستاجە بەێ بڕوا بکەم هەلو ئەو مەسەلەی هات بووم کچم کوڕم ئەگە 5 دقە بەجیمان بێنن باش کاک عەباس بەێ بە خۆت دەزانی ئەوانە لە مێژە کێشان هەیە و ناعوێنەوە ئاگادار. پێم باش بوو چارەسەرێک بکەین یەکجاری نەکەم ڕۆژە شەڕی بکەن سەرگەیەک پێ باشە ئەمن ئامادەم چارەسەری ئەو مشکلەیە تەنها ماموەلیە مامۆلی چییە؟ ماموەلی کابرایەکی دینداری خواناسە بڕوا بکە مامۆلی مشکلەی وای حەلکردیە دوژمنداری کە تەناوێ لەوێ حەل بووە ژن و مێر ویستیانە لێک جیابنەوە لێ نەگەڕایە مشکلێمە لای مامۆلی حەل دەبی زۆر باشە مادەم کێشیە مەلەکنەوەی حەل دەبیتن بەهرە ئێستا بڕۆین